الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. ئەچینە خزمەت ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، و یەکێ لە صفاتە زۆر بەرزەکانی ئەم ئومەتە کە ئەکرێ بڵێن باشترین صفەتی ئەم ئومەتەیە و مانەوەی ئەم ئومەتە بەهۆی ئەم صفەتەوەیە، ئەویش بریتیە لە فەرمانکردن بە چاکە و ڕاگریکردن لە خراپە. فەرمانکردن بە چاکە تایبەتمەندی ئەم ئومەتەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە ڕووی فەرضیەتەوە. هەموو ئومەتەکان بەقایان، هەموو فکرەکان بەقایان بەهۆی فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپەوە بووە. بەڵام ئومەتی ئێمە بەچی بۆتە باشترینی گەلەکان، باشترینی ئومەتەکان؟ خواگیان لە قورئانە ئەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس، ئێوە باشترین گەلێکن، باشترین ئومەتێکن کە هاتوونەتە پێشەوە بۆ مرۆڤایەتی و خزمەتی مرۆڤایەتی ئەکەن. خير لزمانی عربیە اسمی تفضیلە، بەمانای ئەخێریەت، یعنی باشترین لەناو باشەکانە ئێوە باشترینیانن. بۆچی؟ چونکە ئەم صفەتەتان تێیە تأمرون بالمعروف وتنهون عن المنكر، فەرمان ئەکەن بە چاکە، ڕێگری ئەکەن لە خراپە، نەهی ئەکەن لە خراپە، لە منکر. لە ئاەتێکی ترە رب العالمین باسی لعنەت ئەکا، ئەفەرمێ لعن الذين كفروا من بني إسرائيل، بەشێک لە بەنو ئیسرائیل لعنەتیان لێکرا بەسەر زمانی دوو لە پێغەمبەرە زۆر گەورەکان، على لسانی داوودە و عیسە بنی مەڕیەم. بەسەر زمانی ئەم پێغەمبەرە بەڕێزانە نەفرینی خۆیان لێکرا. طبعا لعنەت لە زمانی عەرەبیە بە معنای دووربوو لە ڕەحمەتی خۆیە، یعنی دوور بن لە ڕەحمەتی خۆ. ئەم دوو پێغەمبەرە عليهم الصلاة والسلام ئاوایان بە بەنو ئیسرائیل وت بۆ ذلك بما عصوا وكانوا يعتدون، چونکە ئەسیانی خۆی گەورەیان کرد و لە حەدی خۆی لە سنووری خۆی تەجاوزیان کرد. كانوا لا يتناهون عن منكر فعلوه لبئس ما كانوا يفعلون، ئەوانە بە هیچ شێوازێ ڕێگریان نەئەکرد لە منکرێک و لە خراپەیەکەوە ئەیان کرد، خراپترین کارێک بوو کە جێبەجێیان ئەکرد. واتە بەهۆی ڕێگری نەکردنیان لە خراپەوە لعنەتی دوو پێغەمبەریان بەرکەوت. دوو پێغەمبەر، داود عليه السلام و عیسى عليه السلام نەفرینیان کرد لە بەنو ئیسرائیل. هەموو ئەو گەلانەی کە هەن کاتێک کە مصیبەتی رب العالمین ڕوو ئەکاتە هەر قەومێک، ئەو کەسانەی لەناو ئەو میلەتە خەریکی فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە بن، ئەوانە شمولی ئەو عقابە عامەی خۆی گەورە ناکەن. فلولا كان من القرون من قبلكم أولو بقية ينهون عن الفساد في الأرض، ئەو ئومەتانەی پێشوو ئاسەواریان نەئەما، تەنها کیان ماوەتەوە خەڵکێکەوە ڕێگری ئەکا لە خراپە بۆی فەساد لەسەر زەویە بڵاو نەبێتەوە، تەنها خۆی گەورە ئەوانەیە شتۆ لە گەلانی پێشوو. بۆیە ئێمە ئیماندار ئەبێ زۆر ئاگامان لەم ئەرکەبێکە لەسەر شانمانە. ئەمە کۆمەڵە ئاەتی قورئان بوو لە خزمەتتانە خوێنمەوە کە ئەم ئاەتانە ئەممان پیشان ئەدەن کە ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرزێکی گەورە بەسەرشانی هەموویانەوە بریتێ لەوەی فەرمانکەن بە چاکە، ڕێگری بکەن لە خراپە. پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لتأمرن بالمعروف، یا ئەوەتا فەرمان ئەکەن بە چاکە و ڕێگری ئەکەن لە خراپە، ئەو یسلطن الله عليكم شراركم، یا خوای گەورە خراپترینی ناو ئەو گەلە ئەکاتە گەورە و دەسەڵەتدار و سوڵتەدار لەناو ئەو گەلە. ئەگەر هەر گەلێ فەرمان بە چاکە نەکا، ڕێگری لە خراپە نەکا، شراری ئەو گەلە، خراپەکانی ناو ئەو گەلە ئەبنە سەرۆک و قائد و گەورە. ثم يدعو خياركم، دوای کەسە باشەکان دوعا ئەکەن، داوا ئەکەن لە خوای گەورە کە ئەم بەڵایان بەسەر لا ببە، فلا يستجاب لهم، هەر جوابیشیان نادرێتەوە، با خیاریش بن، با باشیش بن.
لەبەرەوەی ڕێگریان نەکردو لە خراپە، ڕێگریان نەکردو لە فەساد، فەرمانیان نەکردو بە چاکە. زانیان زۆر شەرت و مەرجیان داناوە بۆ فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە. لە ڕاستیە لە هەرێمی کوردستانە بەعام خەڵکی موسڵمان لە 90ەکانە حملەیەکی زۆر باش کرا، لە 80ەکانە ئیشێکی زۆر گەورە کرا لە ڕووی بانگەوازەوە. ئێمە زۆر پێشکەوتین لە کوردستانە. بە بیرمە ماوە سەحابی محەممەد سعید خۆی گەورە لە شتاغی کات و تەمەنی باقیکە و قەڵەمی بەڕشترکە کە یەکێک لە نووسرە زۆر بەهێز و ڕاحیەکانی هەشتاکان وە ضرورە هەموو لاوێک پەرتوکەکانی ئەو بخوێنێتەوە، تایبەت ژیانی هاوڵان یا ژیانی پێغەمبەری ئازیزمان کە ژیانی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم زۆر سوودی لێوەرەگیرێ. ئەی فەرموو هەموو غەمی ئێمە ئەوە بوو کەسێک لە کەسەکان فێری تەجوید کەین. هەموومان لە هەشتاکانە هەوڵی ئەومان بوو بەشم ئەمە خۆیان چەند لاوێکی کەم فێری تەجویدی قورئان بن، چونکە جەوێک هاتوو بەسەر کوردستانە جەوێکی نازانستی پێویستی بە شۆڕشێکی زانستی هەبوو. ئەی فەرموو هەوڵێکی زۆر گەورەماندا بۆ ئەوەی خەڵکێک فێری تەجویدی قورئان بێ و لە تەجویدا باڵا بێ و فێری قورئان بێ لە خزمەتی کەلامەکەی خۆی ئەبێ جەل جەلالوه. هەموو غەم بریتی بوو لەمە، بریتی بوو لە بانگەوازێکی صحیح. ئەمما دواتر لە 90ەکانە نەشاطێکی جوان بینرا، بەڵام بچووک بوویەوە ئەمر بە معروف و نەهی لە منکەر بە قەواعیدی شەرعی خۆی نەڕۆشت، کە بە قەواعیدی شەرعی خۆی نەڕۆشت ئیتر وردە لە بانگەواز لەو گەلا نامێنێ. ئێمە پێویستمان بە خەڵکێکە کە بێن مەحەز لەبەر خاتی خوا فەرمان بە چاکەکەن، ڕێگری لە خراپەکەن، هیچ مەرامێکی سیاسی و مەرامێکی دنیاوی و ئەو شتە بچووکانە لە پشتیانەوە نەبێ. ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر ئەم خیار و چاکانەی تیان نەمێنێ، ئەم خەڵکی تیان نەمێنێ کە فەرمان بە چاکە ئەکا، ڕێگری لە خراپە ئەکا، ئیتر کۆتایی پێ هاتووە. هەر یەکێک لە ئێمە نابێ ماندوو بین، ئەبێ بەردەوام لە فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە یابین، بەڵام شەرت و مەرجەکانی خۆی بزانین بۆی چاومان کراوە بێ، بزانین چۆن فەرمان بە چاکە ئەکەین و ڕێگری لە خراپە ئەکەین. یەکەم جارێ ئەو کەسەی کە فەرمان بە چاکە ئەکا کۆمەڵێ شت ئەبێت تایە تەحەقوقی هەبێ، کۆمەڵێ ئاداب، کۆمەڵێ شەرت تایە بێ. کەی لەسەری واجب ئەبێ ئەو کاتەی تەکلیف لەسەری واجب ئەبێ، چۆن نوێژ لەسەری واجب ئەبێ ئەوە ئەویشی لەسەر واجب ئەبێ. ئەبێ ناخی ئیمانێکی زۆر بە قووەتی تیا بێ، ئەبێ خۆی عەدالەتی هەبێ، واتە گوناهانێکی گەورەی نەبێ کە مروئەتی بشکێنێ و لەسەر گوناهە بچووەکانیش بەردەوام نەبێ و شتێک نەکا کە لەناو خەڵکە عیبە بێ. چوارەم ئەبێت توانا و هێزی هەبێ لە مەسەلەی فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپ. ئەگەر بێت و توانا و هێزی نەبێ، توانای ئیقناعی، توانا و هێزی تر نابێ فەرمان بە چاکە بکات، چونکە فەرمان بە چاکەی لەدەست دەرئەچێ، ڕێگری لە خراپەکەشی پێ ناکرێ. ئادابەکانیشی ئەبێ ئەم کەسە عیلمی هەبێ، وەرعی هەبێ، ئەبێ ئەخلاقی بەرزی تیا ڕوا بێ، لە خۆیان ڕوان ببێ. ئینجا ئەم کەسە ئەو کەسەیە کە فەرمانەکە بە چاکە و ڕێگری ئەکا لە خراپ. ئەمە وا تەسەوور مەکەن ئیلا مەلایەک ئەگرێتەوە یان بانخوازێک ئەگرێتەوە، بەخوا فەردی ئومەت ئەبێ هەوڵ بە ئەم سیفەتانەی تیا بێ ئەوە فەرمان بە چاکە بکە. هەموو باوکێک ئەبێ هەوڵ بدە ئەم سیفەتانی تیا بێ بۆ ئەوەی فەرمان بە چاکە بکە. ابن ڕەجەب ئەفەرمێ یەکێک لە فائیدەکان ئەفەرمێ یەکێک لە فائیدەکانی زەواج بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کە ئینسان بەردەوام لە ماڵەکەی خۆیان ئەبێتە بانخواز، ئەبێتە ئامر بە معروف و ناهی لە منکەر لە ماڵەکەی خۆیان، چونکە بەردەوام صفەتێک ئەبینێ ئەم صفەتە نابەجێ لەگەڵ شەریعەتی خۆیان، ئەبێ ڕێکی کاتەوە، ئەبێ هەوڵ بدە، ئەبێ عیلمی تیا پێیاکە. واللهی ئەگەر صفەتێک لەناو مناڵەکانی تۆیە هەبوون قەناعەتیان بە تۆ نەبوو کە قسەت بۆ ئەکردن چارەسەر بێ، واجبە لەسەرێ ئەبێ بچی عیلمی شەرعی بخوێنی لەو پێناوە هەتاوەکو کەلیمەیەک وشەیەک ڕەوشتێک شتێک پێیا ئەکەی کە مناڵەکانە قەناعەت پێ بکە. ئەمە واجبی سەرشانمانە. کەسی موسڵمان ئەبێ ئەم صفەتانە لە خۆیان بێنێتە دی، ئینجا هەوڵ بدە ئیمان، وەرە ئەخلاقی بەرز. لەگەڵ ئەمانەشا شتی تر هەیە بۆ ئەو کەسێک کە بانخوازە، ئەو کەسێک کە ئامر بە معروفە. ئەویش ئەوەیە ئەبێ ئوسلوبێکی بەکار. ئێمە وا تێگەیشتون لە کوردستان ئەمر بە معروف چونکە وشەی ئەمریتیایە ئەبێ هەر بڵێ بکە و مەکە، ئەوها نییە. ئەبێ ئەسالیبی جوان، ڕەوشتی بەرز. هەندێک جار داوای سامت لە داوای ناتق باشترە. ئەگەر بێدەنگ بە ڕەوشتەکانت کردەوەکانی خەڵک باشکەیتەوە لەوە باشترە بە زمان باشیان کەیتر. بۆیە ئێمە ئەبێ زۆر بە ئاگاداری ئەم صفەتانەمان تیا بێ،
هەتاوەکو بتوانین باشترین جۆری بانگەوازمان کرد بێ و باشترین کەسێک بن کە ئەمرمان کردو بە چاکە. ئەزان ئەگەر کەسێک خوای گەورە لێ قبولکە ببێتە ئامر بە معروف و ناهی لە منکەر، خوا ئەو گەلە بەهۆی ئەو کەسەوە ئەپارێزێت. یعنی خوای گەورە گەلەکان بەهۆی مصلحەکانەوە، ئەگەر مصلح لەناو هەر گەلێکانەوە ئەو گەلە معەڕەضە هەموو کاتێک بۆیە غەزەبی خوا بەسەریا دابارێت. بۆیە ئینسان کاتێکەوە گەیشتە ڕوتبەیەک کە بتوانێت قسەکانی مەقبول بێ، بزانێت چۆن قسە بکە و بزانێت چۆن ئەم کردەوە خراپان لەناو خەڵکا چارەسەر ئەکا، ئەو کاتە ئەگاتە ڕوتبەیەکی زۆر بەرز. ئەوش بریتێ لەوەی کە کەون ئەو گەلە ئەو گوندە ئەو شارە یەکێک لەو کەسانی کە ڕاگیری کردوە غەزەبی خوای بۆ نایە، ئەو کەسە ئەوێ کە ئەمر ئەکا بە معروف و نەهی ئەکا لە منکەر، ئیتر سەواء باوکێکە، برایەکە، خزمێکە، سەرۆک عەشرەتێکە، گەنجێکی جوانە لەگەڵ هاوڵەکانیە بە ئوسلوبێکی جوان و حەکیم داوا بانگەوازیان ئەکا، ئافرەتێکی بەڕێزە لەگەڵ دەستە خوشکەکانیە زۆر بە عەقڵانە خەریکی بانگەواز ئەوێ بەهێمنی. شروطەکانی منکەر کامل منکەرە ئێمە لەناو ئەم گەلە لای بین. فەرموویانە ئەو شتێکەوە منکەرە ئەبێ هەر خۆی یەکەم ئاشکرا بێ، نابێت تۆ بچیت جاسوسی کە منکەری خەڵک بدۆزیتەوە. ئەوە صفەتی کەسی مسلمان نییە. بڕۆ بگەڕێ بزانێ فڵان کەس چه خراپەی، هەر کەسێکت بینی گوناهەکەی خۆی شاردەوە تو هەق نایە بەسەریەوە. ئەوە ئەو کەسە مجاهدە، جیهادەکە لە پێناوی ئەوە کە ڕزگاری بێ لە گوناهەکە، شەرمەکە لە خەڵک لە خوا خۆی ئەشارێتەوە. ئەو کەسێک کە ئامر بە معروف و ناهی لە منکەر و بانخوازە بە حیاتی نابێت جاسوسی بەسەر خەڵکەوە بکە، بچێ بگەڕێ سیرکە بزانێ ئەم کەسە صفاتە خراپەکانی چین، با صفاتە خراپەکانی بدۆزمەوە، ئەوە کات تەجەسوس خۆی گوناهبار کردووە. کەی ئینکاری منکەر ئەکرێ ئەو منکەرەی کە ظاهیر ئەبێ بە ئاشکرا خەڵک ئەیکا گوێن ئەداتێ، ئەو کاتە تۆ واجبە لەسەرێکە ئەو منکەرە چاکەی، نەک منکەرێکە بە پەنهان و خەڵک بە شادنەوە ئەیکا. تۆ سێری ئەم زەمانەکەن سوبحان الله ئێمەی تێکەوتوین. یعنی جاری وا هەیە لاوێک هەڵەیەک ئەکات، ئەم هەڵەیە لە برێ بۆی دابشارێ هەمووان بۆی بڵاوەکەین. جاری وا هەیە لە بەرەوەی لە حیزبەکەی خۆم نییە، یەم ئەمەیە ئەو کەسایەتێ بشکێنم، کەسایەتێکی زۆر باشە، خزمەتی زۆر بەدین کردو، بەڵام عیبەیە هاتوۆتە سەری لێ ئەدەم بۆی بشکێن لەناو خەڵکە، ئەو ڕەمزە نەمێنێ، ئەو هەیبەتەی نەمێنێ. بۆ چونکە عیب بە حیزبی من نییە، عیب بە گروپی من نییە، عیب بە جەماعەتی من نییە، لەناو حیزبیشە خەت هەیە، عیب بە خەتەکەی من نییە، با بشکێ با حرمەتی بشکێ. بەخوا ئەمانە هیچی ئیسلامی نین، بەخوا ئەمانە هیچی صفەتی مسلمان نین. واللهی مسلمان کەم برایەکی بینی بەسەر عیبێکەوە خۆی ئەشارێتەوە، پشتی خۆی پشت ئەکاتەوە، گوێ خۆی کەڕەکە، دەست بەرزەکاتەوە، دوعای بۆ ئەکا، خۆی هیدایەتی بدە، خۆی هاوکاری بە بۆ ڕزگاری بێ لەم گوناهە. ئەمە صفەتی ئێمەیە کەوا بوو بەهێزترین خەڵ لە منکەرە بریتێ لەوەی ئەو کەسێک کە منکەرەکە ئەکا، خراپەکە ئەکا، خراپەکە زۆر بە ئاشکرا ئەکات و گوێ ناداتێ، نەک خراوە پەنهانەکە. هەر کەس خراپەی بە پەنهان کرد لێی گەڕێن، ئەوە لە بینی خۆی خوایە، بەخوا جاری وا هەیە ئینسان گوناهێک ئەکا، شەرمەندەی بەردەم ڕەب العالەمین ئەبێت، هەستەکە خەجاڵەتی بەردەم خوایە ئەم گوناهی بەدزی کردووە. واللهی دەست بەرزەکاتەوە تەوبە ئەکا، خوای گەورە گوناهەکان لە بیری مەلائیکە دەباتەوە. ئەو گوناهی کە کردوتی لە نامەی ئەعمالی ئەسڕێتەوە، واللهی مەلائیکە بیری نامێنێ. بۆیە زانان فەرموویان ئەگەر دەستە بەرز کردەوە دوعات کرد، داوای تەوبەت کرد، ناوی گوناهەکانت مەهێنە، مەڵێ خوایە فڵانە گوناهکە کردم، چونکە احتیمال خوای گەورە لێت بورا بێ، لە نامەی ئەعمال تا سڕی بێتیەوە، لە زیهنی مەلائیکەشە لای بردبێ، ئەوەندە بۆیە حرمەتی تۆ نەشکێ. بۆیە وا تەسەوەر مەکە ئەو کەسێک کە گوناهەکە پەنهان کەسێکی خراپ. ئێمە ئەبێ زۆر بە وریایی لەوانە تەعامل بکەین لە مەسەلەی بانگەوازە، لە مەسەلەی ئەمر بە معروف و نەهی لە منکەرە، تەجەسوس نابێ بکەین. واللهی جاری وا هەیە تۆ شتی مسلمانە ئەگێڕیتەوە، ئەبێتە عیبەیەکی زۆر گەورە بەسەر شانی خۆتەوە. بۆ چونکە تۆ تەسەوەر ئەەکەی باسێکی فڵان کەسێک کردووە، باسێکی مسلمانێک کراوە، کورە دەلێ گەڕێ خوا ئەزانێ پەنهان چی کردووە، ئەزانی ئەم کەلیمەیەت لای خوای گەورە چەند گەورەیە، ئەزانی کاتێک کە ئەم کەلیمەیە تۆ قەدری مسلمانێکت وارد لێ کردو خەڵک متابعیکەن، ئیشارەتێکت داوە کە ئەو مسلمانی باش نییە، بەم کەلیمەیە چه غەزەبێکی خۆ بەسەر خۆتە هێناوە، ئەزانی خوا چەند لێت تووڕە بووە. واللهی جاری وایە ئینسان بە سووکی سێری گوناهبارێک ئەکا، ئەم بە سووک سێرکردنەی لە گوناهی گوناهبارەکە گەورەترە. واللهی بە سووک سێرکردن زۆر خەتەرە، بە سوخری و بچووکردن سووک سێرکردن زۆر خەتەرە.
وەلیەکانی خۆی یەکێکیان نییە تووشی گوناه نەبوو بێ ئەولیای خوا ئەصحابی رسول الله صلى الله عليه وسلم تووشی گوناه بوون ئەها فەضلی کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بەسەر وڵاخێکەوە بووم لە پشتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم طبعا یەکێک لەو هاوڵانەی کە زۆر لە پێغەمبەری خوا ئەچوو و زۆر جوان و وەسیم بوو بریتی بوو لە فەضل ئەفەرمێ فەضل لە پشتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەسەر وڵاخێکەوە ئەفەرمێ سبحان الله ئافرەتێکی بەنو خەیثەمی بینی ئافرەتێکە سەیری ئەوەیە کرد ئەمی سەیری ئەوەیە کرد لە پەنای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم جەستەی بە جەستەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئاگای لە پێغەمبەری خوا نەما صلى الله عليه وسلم گەنجێکی جوانە ئافرەتێکی جوان سەیریەکە ئەفەرمێ سبحان الله ملی ئەبم شێوازە لا کردەوە ئەڵێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ملی ئاوا گرت ئەی فەضل تۆ لەگەڵ منایی ملی هێنایەوە ئەفەرمێ گەڕە سبحان الله ئەڵێ جاری دووهەم بە هەمان شێواز ئاوا لای کردەوە ئەڵێ ملی گرت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هێنایەوە جاری سێهەم ئەڵێ ئینجا بەهۆش خۆیە هاتەوە ئەفەرمێ لە دوای ئەمە فەضل نەظەرێکی نەکرد طبعا فەضلی کوڕی عەباس یەکێکە لە بانخوازە زۆر گەورەکان کە قەبری مبارەکی لە بوخارە لە سەمەرقەند و بوخارە لێ وفاتەکە لە پێناوی بانگەواز و خواناسیە ئەچێ بەرەو ئێوە بانگەوازی رب العالەمینەکە تۆ سیر کە ئەم لاوە گوناهەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەجری ئەکە سەر کۆنەی ئەکە بە سووک سەیری ئەکە نا ئەزانێ لاوێکە تووشی هەڵە بووە ملی ئەگرێ ئەیهێنێتەوە دووەم جار سێهەم جار هەتاوەکو ڕێکی ئەکاتەوە بۆیە بەڕێزەکانم ئەگەر ئینسانێکتان بینی گوناهی کرد ڕەحمەتی خوا لەو کەسێک گوناهەکەی بۆ ئەشارێتەوە چونکە تۆش معەڕەضی بۆ گوناه والله هەر کەس عیبی مسلمانێ بشارێتەوە خوا لە دنیا و ئاخرەتە عیبی ئەشارێتەوە والله لە ساحەی مەحشەرا جاری وهەیە ڕائگیرەی زۆر ئەترسی لە گوناهێ فەزح بی بەنهێنی کردوتە زۆر ئەترسی خوا فەزحێکە رب العالمین پێت ئەڵێ ئەی عەبد مەترسە گوناهەکەم شاردیتەوە چونکە تۆ گوناهی فڵانە مسلمانە شاردەوە فرمایشتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من ستر عيبا لأخيه المسلم ستره الله في الدنيا والآخرة أو كسي عيب بو مسلمان دا بشاري خوا لدنيا وآخرة عيب كان دا أشار خوا بخاتي قوري خوا عيب تواء مسلمان دا بشاري أكرم الأكرم سهم خال مسألة منكرة كان منكرة إيما نهي لأكين برز كانم منكرة ناب اختلاف علماء لسربي أبي بهما متفق من كأو منكرة بمنا عارق خواردنك بمنا اشتك هم أمنا لسري متفقة ناكري كسيكي شافعي مذهب إنكاري لكسيكي حنفي مذهب لسر أوي دسي مثلا دسي خيزاني أداته دزجاج ناقرته يان عينا حنفي مذهبك لك الشافعي مذهبك تسيكن لأنه وتكان إما تشيمان لهاتو همو كاري دعوة بانقواز من بريتية لويك أمان نوش بو أوي ترمان رأيكاتوا أوي ترمان بو أوي تري رأيكاتوا أمان بو ترمان على مبتدع أمي ترمان بو ترمان على مبتدع أو ما بو من على فاسق ولا ردرتشو ببي أوي كسما معلوماتك دقيقي شرعي من هبه لسر أم مثلا لكل نوما لكردبين تصور كان عزيزانم أما تجربة حياتي خوما بوتان أجرمو دعاء قامت اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة أم دعاء وسيلة وفضيلة دعاء قامت كان هم من أمانوت بدعة من خوم توما بدعة بلان قد رجل رجان بكتابة كان نقران بلان بدعة تاريخك لجارة كان لكتابة سرم صرما كأسكراوي شبه كردي الوجيز في فقه السنة والكتاب العزيز بوبا منهج لهمو مسكوتا كان أو ترايو كباسي دعاء وسيلة على بعد الأذان أو الإقامة وتملوات شيء أما غلط به أم أوا إلا بغلط هاتو نابي كما هم أنا ما ند بدعته في غمري خان صلى الله عليه وسلم نيكردو نابي وبهي الشوازة دعاء كوت مقران سيرة كام نابدعته زيادة للسياسات زانا على سنته أي خوايا شيء الله بدعته سيرة كم زانا طازة كان أو كأمي اعتمادي خينا سر شيخ بن باز شيخ عثيمين الباني هم أمان على سنته أي هوار أي شيء الله بدعته كي أم قصينا أنا أم قل داما أو قري كرب سر معنا أم سنة جوري في غمري صلى الله عليه وسلم لدس كردين حتى الروايات كألباني تصحيح كأبو هريرة رضي الله عنه خيل بأو دعاء كردو لدواء قامت زور متابعة أكيد أويك وتوت بدعته ونهيت كردو ولا خلق سيرك دعاء لتحقيقات علمية درجة إنه ولا قصك بعكسه أوي تريان سنة أويان بدعته يعني سهم من ذكر كان بدن نزم أخواني
وبيمان ويا دنجي برز بالعته بمرجع يكفر ما نهاتوا بل بيغمبري خوا صلى الله عليه وسلم ذكر كان بدنجي نزم خند هذا الرواية كان إشارة به وكان كبدنجي برز خندويت صحابة ومن أجرته والله بيغمبريان صلى الله عليه وسلم لدوين يجا كان يوم ليبو فرمي استغفر الله استغفر الله استغفر الله سيجار مگر بيغمبري خوا صلى الله عليه وسلم أجر بدنجي نزم بكده كجوي لأبو هاولا كتير أفرمي يوم ليبو بيغمبريان صلى الله عليه وسلم لدوين يجا كان سيجار سبحان الله الحمد لله الله أكبر كرت أم جوي لأبو نلا شون جوي لأبو يعني ابن عباس رضي الله رحمة خوي لأبو من أجرته وأفرمي لصحيح مسلمة هاتوا أفرمي لزماني بيغمبري خويا صلى الله عليه وسلم كأيوة مناغم لدواء ونجمانك جوما لدني السلام عليكم بيغمبري خويا نبو صلى الله عليه وسلم بتشياء ما زاني نيوش طاوبوا بو دنگي كبرز أبو ولا مزقو أبو هو أمان زانيك بذكر كان أمان زانيك نيوش كان لدواء طاوبوا إما السلام من أداته بو الرواية كفرمي إن رفع الصوت بالذكر حين ينصرف الناس من المكتوبة كان على عهد رسول الله صلى الله عليه وسلم دنجي برز لذكر كان لدوين وجه مكتوبة كان ولا زماني بيغمبري خويا صلى الله عليه وسلم تواجدي هبو عزيزة كان ما بس مأواني أم بابة خلاف أنا باسكم ما بس مأواني إيما لأمر بمعروف والنهي لمنكر أبي النهي لمنكر يبكن كفعلا منكر به نين بين يكتب خوينا إيما جيرو دبوين أبزان لنا وتكان له ودودة لنا وراسنا وتكانوا يترصح وإسلامي أبوكيته سباس رب العالمين كان كلاواني النوع بريون كهم وغم ينبريتين لبانجواز بدأ سياسة دود للتحزب كأما إن شاء الله أمي كان معاقبات أم بيامي خوا وكو خوي ببي مصالح بقي لنا خلقي وأمي كان همو لا يكبيك وبتوانين بانگوازی که رکمان کرده به فرمانی که جوانی بچه کمان کرده به رگری من لخرافه کرده به تاوکو ببینه و خیر امت باشترین امت خواه بخاطی گوری خود داول li ekin benayê ciwanet besîfetî berzet bi ismê ezemet xwe li gunehekan man bibûre ya Rabbî xwe edman gera lew ebdanê kewa ferman beçake ekin û regirî li xirape ekin xwe giyan eger helayek man kirdiwe kim tirxêmek man kirdiwe li ferman beçake û regirî li xirape xwe efû man ke ya Rabbî xwe edman kere banxwaz bi bernamekê xwe ya Rabbî xwe hemû man pêke bikere banxwazekî rastaqîne bû em peyama şîrînê xwe يا ربي خويا بزي خويا بسرمنا ببارنا يا ربي خويا لقناها كان من ببورا خويا بخاتي قري خود أم طاعة كرتشكا لا إما برزكنا ولا أواخر رمضان خويا لمن قبولك يا ربي خويا جاب دعاء كان من لورقرا خويا بخاتي قري خود رجو كان من لقبولك طاعته وعبداتي كان من لقبولك تراويح كان من لقبولك زندي شو من لقبولك اعتكاف كان من لقبولك پروردگار داوات لكن ختم قرآن كان من لقبولك يا ربي خواجان ختم قرآن كان من لقبولك پروردگار داوات لكن هر كلمة إلى قرآن خندو من لمن ورقرا بكرة رائش روناك خواجان دل ماني بي روشن كروا مال ماني بي آودان كروا ولات ماني بي روشن كروا يا أكرم الأكرمين يا ربي خواجان قرآن بكرة هاولين أو قورمان خواه بخاتي قوري خود قرآن بكرة شفاعت كائر روجي محشر من خواه بخاتي قوري خود پروردگارا بهو قرآن ولا بهشتا برزمان كروا يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكين لبناهي داكو باكنا نبورا لبناهي خزمك سكار ما نبورا لبناهي براو خشكان ما نبورا لبناهي خزان ومنالها وسر ما نبورا پروردگار داوال لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسم عظمت خويا جان لبناهي ما وصوق قتابي كان ما نبورا خويا لبناهي دراوسي كان ما نبورا لبناهي أهل قرى كمان نبورا لبناهي أهل شارع كمان نبورا لبناهي خلق كردستان نبورا لبناهي أمتي بيغمبري خواه صلى الله عليه وسلم نبورا يا ربي خواه جان دعوات لأكين هر هلو كمو كوري كردو مانا بهو إيما وخلقك لدين دور كوتوتو خواه لمن نبورا يا ربي خواه داوال لأكين هركز ما فيكي بسرمان ولا جناهي ببورا خويا هركز ظلم لكردين لجناهي ببورا هركز ظلم من لكرد ولا جناهي ببورا غيبتي هركز من كده خويا لجناهي ببورا هركز غيبتي كردين خويا لجناهي ببورا هركز رقي لمن ولا برخاتي تو خويا لجناهي ببورا پروردگار داوال لأكين رقما لهركز بو خويا لجناهي ببورا يا ربي پروردگار داوال لأكين بناوي جوارد بصفتي برزد باسم عظمت يا ربي خويا لا يخوته ونزيك من خروا يا ربي خويا رزواني خود بسر معنا ببارنا كرمي خود بسر معنا ببارنا خويا كرمي خود بسر معنا ببارنا
پەروەردگارە بەرەکەت بەسەر کاتمانە ببارێنە بەرەکەت بەسەر ماڵ و مناڵمانە ببارێنە بەرەکەت بەسەر شار و وڵاتمانە ببارێنە بەرەکەت بەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببارێنە خوای بۆ خاتی گەورەی خۆت بیرەکانمان پڕ ئاوکە کامیاوەکانمان هەڵقوڵاوکە زەویمان پڕ پیت و بەرەکەت بکە بازارەکانمان پڕ ڕزقی حەڵالکە تو گەورەی خۆت خراپە لە بازارەکانمانە هەڵگرە پەروەردگارە حرام لە بازارەکانی ئێمە دوور خەرەوە یا ربی خوای داوات لێ ئەکەین بناوي جوانب بصفتي بزد باسم عظمت بركت بسر معاش خورانا پروردگارا ببارنا پروردگارا داوات لي اكيد بقوري خود زليل دسي ظالمان من مكا خواجان زليل دسي نامرد ناكس من مكا خواجان زليل سرجه من مكا يا ربي خويا توشي نخوش كشندكان من مكا صحته لشساغي من زيادك يا اكرم الاكرمين يا ربي خويا داوات لي اكيد مسلمانانك زور هاوريان بو ايمه هناوا هاواران بۆ ئێمەی گوناهبار و خەجاڵتباری بەردەم دیوانی تۆ هێناوە کە دوعایان بۆ بکەین دەیا ڕەبی خوای گیان چۆن خسووتە دڵیان پەروەردگارە ئاوا پێیان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ئەگەر نەخۆشن شیفایان بدە خوای ئەو مسلمانەی مناڵیان نییە داوای مناڵیان لێ کردوین داوای دوعای مناڵیان لێ کردوین پەروەردگارە مناڵی ساڵحیان پێ عەتاکە یا ڕەبی خوای ئەو مناڵانەی ئەو خێزانانەی مناڵەکانیان لاسارن خوای گیان هەمویان ساڵح و باشکە یا ئەکرەم الئەکرەمین يا ربي خويا داوان لي اكيد مسلمانانك زور قرزار بون بهو ام خيرانوا پروردگار داوان لي كردن دعاء خيران ممكن خويا قرزي سرشان سوك يا اكرم الاكرمين يا ربي خويا قرزكاني سرشان منسوك يا ربي خويا شفاء بين خوشكان من بنيرا يا ربي خويا عاقبتي بيركان من بخير بجرا هدايتي جنجكان من بدا يا اكرم الاكرمين خوای جان هدایتی گنجکان من بده خوای بخاطی گوری خود گنجکان من کرد خوازی ام برنامه شیرینت یا ربی خوای لسد دین داری بیان جیانا بدین داری و بیان مرينا خوای بخاطی گوری خود داواد لی اکین برحمه بزي خود حياة وحرمتي افرتان من زياد ك حجاب شرعي لدليانا شيرين ك يا ربي خوای جان داواد لی اکین کنالکان الرقاندن خوای هدایتی ان بده بیان کرد جندی دینک خود یا اکرم الاکرمین يا ربي خوای جان داواد لی اکین بناوي جوانب بصفتي برزت باسم عظمت خويا بزي بسر ام ملتي انا ببارينا يا ربي خويا بزي بسر ام قلمانا ببارينا بسر قوركان مانا خويا رحمته بزي خود ببارينا بسر مردوكان مانا رحمته بزي خود ببارينا بسر بيا باشكانا پروردگارا رحمته بزي خود ببارينا يا ربي خويا همت من زيادك خويا همت من زيادك خدمت كاري من بودينك زيادك قبول من كلا يخود يا اكرم الاكرمين صبر من زيادك يا اكرم الاكرمين پنا اجرين بتو خويا لفقيري خويا پنا اجرين بتو لفقيري خويا تو خود ازاني كمال خلقي خير خواص پروردگارا دست دليان لم رمضان جرفاني خويا لم رمضان ولا كدو بو هجاران خويا بو خاطري غوري خود بركتي اسمان وزي بسريانا ببارنا خويا بانداز دل خوش كرني هر هجارك خويا دليان خوشك يا ربي خويا داوان لي اكن بغوري خود برحمه بزي خود هر مسلمانك بدل شي ارامه ودسي كر بجرفاني پروردگارا دلي هجارك خوش كر خويا لم دنيا دلي خوش يا ربي خويا رزقي حلال يا زيادك يا ربي خويا لمصيبه دور يا خروا يا ربي خويا داوان لي اكن برحمه بزي خود اگر هلمن برابر بهجارك يا پروردگارا عفو منك دل رغب انه اجام لدراسيك من نبو خويا عفو منك دراسيك من بشيو سري نايو اما باجاب اللي خويا عفو منك يا ربي خويا جان بزي بسر هجاراني امبلاط معنا ببارنا يا ربي خويا داوان لي اكن بناوي جواند بصفتي برزت باسم عظمت خويا الصلاوي أمر سيئنا بقينا بيغمري خويا صلى الله عليه وسلم تاك ناما لخزمت يا بينا يا أكرم الأكرمين يا ربي خويا من جارا لو عبدانيك بيغمري خويا صلى الله عليه وسلم فخريان بيوأكا يا ربي خويا بأمتي أقبل منك لجير سيبي وتساي علي أو خويا حشر منك يا ربي خويا إيان در شفاعتي أو من بخا خويا إيان إما زمان من كل الدعايا دعاي بيغمريان صلى الله عليه وسلم برزكينوا دعاء دنگي مأنوس للاي درجاي تو برزكينوا پروردگارا داوار لي اكين هر چاك پیغمبري خوا صلى الله عليه وسلم داوار لي كردي به مشي عطاك هر خراب او خوش استپناي پیگرتوي خو مشي لپنا بدا امين امين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.